پیسبوونی دەنگ یان ژاوەژاو ئەو پیسبوونەی ژینگەیە کە نابینرێت و بۆن ناکرێت دەنگێکە یان چەند دەنگێکی تێکەڵ بەیەک بووە کە مانایەکی ئاشکرا و دیاریکراویان لێ بەدەست ناهێنرێت کاتێک دەگاتە ڕێژەیەکی بەرز کار لە ژینگە و مرۆڤ و زیندەوەران دەکات. ڕۆبەرت کوخ دەڵێت ڕۆژێکدا دێت مرۆڤ تێیدا خەبات دەکات لە دژی ژاوەژاو هەروەکو ڕۆژانێک کە خەباتی دەکرد لە دژی کۆلێرا و تاعون. بڕۆم و سیلیزینکیش دەڵێن پێویستە ئێمە و ئامێرانە بەرهەمبێنین کە مرۆڤ بڕێوەیان دەبات نەک ئەو ئامێرانی کە مرۆڤ بڕێوە دەبن و کۆنتڕۆڵی ژیانیش دەکەن. ژاوەژاو بریتێ لە پەستانی بەرزی ئەو دەنگانەی کە کەسێکی ئاسایی ئەیبیستێت یاخود بەرزی دەنگێکە لە ڕوبەری هێز و پەستانی دەنگێکە لە ڕوبەری سانتیمەترە دووجایەکە. ئێمە نمونەی ئەم سانتیمەتر دووجایە ئەشێت پەستانەکە لەسەر گوێچی کەسێکی ئاسایی بێ ئەشێت هەم پەستانی دەنگە لەسەر ڕوبەری بینایەک بێ یا لە خود لەسەر هەر تەنێک بێ لە چواردەوری ئێمەیە. طبعاً پێناسی زۆر جیاوازی بۆ کراوە بە نمونە ئینسکلۆپیدیای بەریتانی و ئینسکلۆپیدیای ئەمریکی پێناسیان کردو بە دەنگێکی نەخوازراو یان دەنگێکی نەویستراو واتە لەوانەیە ئەو دەنگە لەو جێگەیە یاخود لەو شوێنەیە نەویستراوە بێ یان ئێستا نەخوازراوە بێ بەڵام کاتێکی کە تۆ ئاسایی بێ بەلاتەوە. بۆیە زۆر جار مەسەلەی دەنگ و پیسبوون بە دەنگ ئەچێتە بواری توانای کەسەکانەوە یاخود ئاستی بیستنی کەسەکان یان مەزاجی کەسەکان دەستنیشانی ڕادەی پیسبوونەکە لەو جێگەیە. طبعاً بەگوێری ئەو ستانداردی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دایناوە WHO دەستنیشانی کردووە کە ئاستەکانی دەنگ لە چه ئاستێکا بنگونجاون. بەگشتی بۆ هەموو ئەو جێگایانی کە مرۆڤ تایە ئەژی بۆ ئەوی کە ئارام بێ بەتایبەتی کاتی گفتوگۆکردن پێویستە دەنگەکان لە 60 زیاتر نەبن ینی لەو ئاستەیە لە هەموو جێگەیەکە نابێت لە 60 زیاتر نەبێت و بۆ ئەو شوێنانی کە بوون نەخۆشخانەیە کەمتر دانراوە چێتە 35 بۆ 40 لە قوتابخانەکانە بە هەمان شێوە 40 ناوچەی بازرگانیایە ینی ئەمانەت تەواو دەستنیشان کراون بۆ ئەوی کە مرۆڤ ناخی ئارام بێت بتوانێت لەو جێگەیە بۆ ماوەی چەند کات ژمێرێک لەسەر یەکتری بمێنێتەوە هەچ کاتێک نائارامی دروست کرد کەواتە ئەو جێگەیە گونجاو نییە بۆمانەوە بۆی پیسبوون بە دەنگەوە. یەکەی پێوانی دەنگ بە دیسەبڵە پەستانی دەنگەکە بەڵام شدەی سەوت هەیە واتە تیژی دەنگەکە هەیە ئەمەیان بە فریکۆنسی واتە بە لەرینەوە بە سایکلێک لە چرکەیەکە پێوان ناکرێ. ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO تێکڕای ژاوەژاوی ستانداردی بەم شێوەیە داناوە بە گوێرەی ناوەندەکانی مانەوەی مرۆڤ 25 بۆ 40 دیسیبل گونجاوە لە ناوچەی نیشتە جێبووندا 30 بۆ 60 دیسیبل گونجاوە لە ناوچەی بازرگانیدا 40 بۆ 60 دیسیبل گونجاوە لە ناوچەی پیشەسازیدا 30 بۆ 40 دیسیبل گونجاوە لە ناوچەی فێربووندا 20 بۆ 35 دیسیبل گونجاوە لە ناوچەی نەخۆشخانەکاندا. خۆی ئەسڵەن پێوانی دەنگ ئامێری هەیە پێوترێت ساوند میتر تۆ لە ڕێگەی ئەو ئامێرەوە ئەتوانیت دەنگەکان بپێویت کە ئەو ئامێرە ستانداردێکی زانستیە ئیشی پێکرێت. ئێستا زۆر جار ئەپلیکیشن هەیە لە مۆبایلەکانە دابەزێنرێت ئەتوانیت ئاستی دەنگی پێبپێوی زۆر زانستی نییە بەڕاستی ئاعتماد ناخرێتە سەری بەڵام خۆشە تەقدیرای تێکتایاتێ زۆر جار بۆ شانی کە بۆیەکی بزانی ئاستی دەنگەکەی چەندێکە لەواچێ بەرچاوڕوونیەک با بە هەرێکێک لە ئێمە کە لە دەوروبەرمانە دەنگێکی بەرز هەیە بۆی بزانین ئەو دەنگە چەندێکە کە لە دەوروبەری ئێمەیە ئەگەر ئامێریش نەبوو زۆر جار ئارامی ناخی مرۆڤ ئاماژەیە بۆ بوونی ئەو جێگایە ئایا ئارامە تۆ لەو شوێنەیە بمێنیتەوە لە ڕووی دەنگەوە یان یاخود نائارامە
زۆر ڕێگای تر هەیە بۆ نمونە ئەو کەسە هەست بە دڵە ڕاوکیەکە لەو جێگەیە ئارەق زۆرەکاتەوە چونکە تەسیل لە هۆرمۆناتی جسمیەکات لە پلەی بەرزترە ژانە سەر دروست دەکات پەستانی زۆرە خاتە سەر گوێچکەکانی بۆ مناڵ بەتایبەتی جاری وایە شەوان تووشی حاڵەتی ڕاچڵەکین و نائارامی خەویەکات کەم خەوی تووشەکات جاری وایە تووشی ترسە بێت ئەم حاڵەتانە هەمووی بە گوێری کەسەکان بە گوێری گروپی تەمەنەکان لە یەکتری جیاوازن. This is not healthy. لە باشووری کوردستان ڕێنمایەکی تایبەت هەیە بە ژاوەژاو کە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2011 کە لە 29 دوانزەی ساڵی 2011 لە ژمارە 140 ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو کراوەتەوە کە تایبەتە بە ئەو با بڵێن ڕێکارانەی کە تایبەتن بە ژاوەژاو. بێگومان لەوێ باسی ژاوەژاوی کردووە و هەروەها ئەو پێوەرانەی کە بۆ ژاوەژاو و لایەنی حکومی چۆن ئەتوانێت کۆنتترۆلی ژاوەژاو بکە و هەروەها با بڵێن ئاستەکانی ڕێپێدانی ژاوەژاو لە سەرجەم کایەکانی ژیانە لە شوێنی پیششازیە لە شوێنی بازرگانی لە نیشتەجێبوونە لەوانەیە لە حەڤە مادەیە باسی ئەم کارانە و ئەم با بڵێن بوارانەی کردووە کە تایبەتە بە ژاوەژاو. دایمەن هۆکارەکانی پیسبوونی ژینگە دایمەن هۆکاری سروشتی هەیە و هۆکاری مرۆیی هەیە. هۆکارە سروشتەکان جاری وایە بە گوێری کەسەکان هەیە توانای بۆ نمونە توانایی نییە لە شوێنێکا بمێنێتەوە کە ژاوەژاوی شەپۆلی ئاوی تیابێت. ئەمانە بەگشتی لە سەرچاوە ژینگەیەکانی شا زۆر ئیسیوانی پێ نادرێت لە بەرەوەی لایەنە سروشتەکان زۆر کێشەنین لە ڕاستیە لایەنە مرۆیەکان سەرچاوی زۆر دووبارە بوونەوەن بۆ پیسبوونی ژینگە یانە بڵێن ئەتوانین بڵێن سەرچاوی هەمە جۆرن بۆ پیسبوونی ژینگە. بەگشتی ئەوەی لە لای ئێمە گوزارێت ئۆتۆمبیلەکان سەرچاوی سەرەکی پیسبوونن لە شارەکانە بەڕاستی و بەتایبەتیش ناو جەرگەی شارەکان بە هەموو جۆرەکانیانەوە تەمان خۆتەزانی قەباری ئۆتۆمبیلەکان و ئەو شوێنەی پیاە تێپەڕن ئاستی دەنگەکانیان جیاوازە. و ژاوەژاومان هەیە لە ناو کارگەکانە یا خۆتوان بڵین ژاوەژاوی شوێنی کارکردنە کەوێتە سەرەوەی ئەو کەسی کە لەو جێگەیە کار ئەکات لە چ شوێنێکا کارەکات. ئەمە تەمان هۆکارە خۆپارێزەکان ئەکەوێتە سەر توانای کەسەکان ئەگینا حکومەت ئیجباری کردو بە گوێری یاسا ئەبێت لەو شوێنی کارکردنەیە ئامێری خۆپارێز یا گیۆپارێزەکان بەکاربێن بۆ ئەو دەنگە کاریگەری کەم بێتەوە لە سەریان. پیسبوونمان هەیە لە ناو ماڵەکانی خۆمانە هەریەکەمان پیسبوونمان هەیە لە ناو کۆڵانەکانە بە گوێری سەرچاوەکانە گۆڕێت. لەناو ماڵەکانە سەرچاوی دەنگمان هەیە ئەو ئامێرە کارەبایانی کە لە دەوروبەری ئێمەیان سەرچاو و هۆکارن بۆ پیسبوون بە دەنگەدەنگ شوێنی کارکردن زۆر جار مامۆستایە لە قوتابخانەیەکا کارەکات کە دەنگەدەنگی زۆری تایە کەسێکە فەرمانبەرێکە لە شوێنێکا ئیشەکات لە سەر و هەشتا دیسە بڵەوە لەو جێگەیە ئەمێنێتەوە بۆ ماوەی هەشت کات ژمێر دەنگێکی زۆری تایە ئەمانە کار لە توانای کەسەکان بۆ کارکردن لە ڕووی بەرهەمێنانەوە هەموو توانەکانی ئەو کەسانە هێوان شێواش خابێکاتەوە بەڕاستی. فڕۆکەخانەکان پێویستە بۆ ماوەیەکی دیانکراوە بەلایەنی کەمەوە 10 کیلۆمەترێک دوور بن لە شوێنی نیشتەجێبوونەوە هەتا وەکو کاریگەری دەنگەکان و مەترسیەکانی کەوتنە خواردنەوەی فڕۆکە یا هەر بارودۆخێکی نەخوازراو کە دروستە بێت دوور بێ لەوەیەکانی نیشتەجێبوونەوە
ئەمانە بە گوێرەی ئەو ماستەر پلانی کە بۆ شارەکان سەرەتادا ئەندێت پێویستە بەرچاوڕوونی بدرێت بە ئەو جێگایانی کە ئیشی تیاکرێ یەکەم جار کە پلانی بۆ دانرێت کە نەخشە سازی بۆکرێ بۆ نمونە شوێنی نیشتەجێبوون دوور بێت لە شەقامەکانەوە، قوتابخانەکان دوور بن لە شەقامی سەرەکیەوە، نەخۆشخانەکان زۆر بە تایبەتی دوور بن لە شەقامە سەرەکیەکانەوە، یاخود بۆ جۆرە بیناسازیان تیا بکرێت کە کەمترین ئاستی دەنگ لەو ناوچانەیە نزیک بێتەوە لێیان. هەموو کاتێک دەنگ کاریگەری هەیە لەسەر هەموو ئەو بوونەوەرانی کە لە ژینگەیە هەن چ مرۆڤ چ بوونەوەرەکانی تریش. بەڵام لەبەری بوونەوەرەکانی کە توانای بیستنیان جیاواز لە توانای بیستنی مرۆڤ بۆیە ئەشێت لە دەنگێکی بەرزترە ئەوان بێزار بن یاخود بە پێچەوانەیەوە لەوانەیە لە دەنگێکی نزمترە ئەوان کاریگەر بن بەو دەنگە و ئەو ژینگەیە بەجێ بێڵن. بەنسبەت مرۆڤەوە ئێمە کە باس لە مرۆڤەکەین بە تایبەتی هەرچی کاتێک لە هەرچی شوێنێکە پێویستی کرد مرۆڤ دەنگ هەڵبڕێ بۆ قسەکردن. ئێستا بۆ نمونە گفتوگۆیەکی ئاسایی من لەسەرم شەقامە وا پێویستەکات زۆر دەنگ هەڵبڕم بۆی بتوانم سەدای خۆم یا دەنگی خۆم بگەێنمە ئێوە. ئەمە نمونەیەکی وازەحە بۆی کە ئەم شوێنە گونجاو نییە بۆمانەوە، گونجاو نییە بۆ هاتوچووی تەنانەت هاوڵاتیانیش. بۆیە کاریگەریەکانی لەوە دەرەکەی پاش ماوەیەکی کەمە زەمان دووبوونەکەیت کە تۆ دەنگ هەڵەبڕی سەر ئێشە دروست دەکات لەوانەیە گوێ ئێشە دروستکە بە تایبەتی ئەگەر دەنگێکی کتوپڕ لەو جێگەیە یاخود لەو شوێنەیە بێت. ئەمانە هەمویان کاریگەریەکانیان بە گوێرەی کەسەکان و بە گوێرەی تەمەنەکانیان جیاوازە. بۆ نمونە مناڵ کاتێک مناڵێکی قوتابخانە سەرەتایەکان کە گوێیان لە دەنگێک ئەبێت دەنگێکی کتوپڕ لە قوتابخانەکانە ئەم کەسانە توانای تەرکیزیان زۆر دابەزیانی هەر بۆ دەنگێک سی چرکە ئەو مناڵە تەرکیزی نامێنێت و من تەسەوڕەکەم ئەم ژمارە زیاتریش بێمە لە توێژینەوەکانە وجودی هەیە. ئەگەر بێت و بین لە واقعی کوردستانی خۆمانە چەند نموزەجێک وەگرین تەسەوڕەکەم زۆر زیاتر کاریگەری هەبێ. ئەمە مامۆستاشمان دووەکات لەبەری تۆم هەموو جارێکە بێت تەرکیزی خوێندکارەکانە بەهۆی دەنگەدەنگەوە بێنیتەوە سەر ئەوەی چۆن وانەکان وەرەگرێتەوە چۆن توانای فێربوونی تەرکیزی بۆ ئەگێڕیتەوە. بەنسبەی سەوت و دەنگی شتی ئاها لە ناو گەڕەکانە لە جادابانەکانە لە منتقەکانە لەم شوێنانەیە خاصەن مۆلەدا ئیسا هەیە مۆلەدا هەیە زۆر نزیکە دەنگی ئیزعاج دەکات بێزار دەکات بعضێکی زۆر دەنگی زۆر گەورە و زلە ئیزعاج دەکات بێزار دەکات ماڵان ئیزعاجەکە. واللهی مۆلیدە تقریبا لە ئێمە نزیک نین بەس طبعاً ئەو شوێنانەی کە نزیکن ناخۆشە بۆیان اینجا ئەو دووکەڵە هەر ناخۆشە. اینوا هەیە سێرەکەی خەوتووە فەقیریان نەخۆشی هەیە شتێکی هەیە یان بانی مەسەن بۆ داوامە ڕازوو ئەم سەوتانە ئەبێتە هۆی بێزارکردنی ئەم خەڵکانە. قەزەی مەسەرەن ئەو دەنگانی لە گەڕەکان مەسەرەن غازە مەسەرەن سیارێ ئەگە سوڕێتەوە دەنگی زلێ هۆڕن لێدایە لە بوتڵی غازەیە شتێکی ناشرینەوە. لە زۆر کاتە ئەو سیانانەی کە غاز ئەگەڕێن ئەوە زۆر ئیسعاجە یا ئەوانەی سەوزەشتە گەڕێن بە کۆڵانە. ئەزانی دووەزاری لە هەموو بابەتێ ئەزانی دووەزاری لە هەموو بابەتێ. هۆڕن ژاری وای هۆڕن زۆر لە مەتەخانە هۆڕن زۆر لێدا هەیە سەری ئەڕوان لە مەتەخێ بێزار دەکات. اینجا داواکەین لە بازی مەنتیقە سێرەکەی تاسی بۆ نەکراوشتی بۆ نەکراوداکەین لە حکومەت ئەم تاسانیان بۆ دروست کات باشترە. هۆڕنش جوان نییە سێرەکەی هۆڕن بۆ لێ دەیتۆ جاری وایە تۆچیتە دەرەوە جمعەیە کاتێ مێشکی ئیسراحەتکەی ئەچی بۆ هەر شوێنێک لەم لاتەوە تەجیل و سیدی دانراوە هەڵپەرچێ و بەدەنگی بەرز بڕۆ هەبێ ڕۆژێکیان چوین بۆ دوکان یعنی لەبەر ئەو سەوتە زلە هەڵپەرچێ و دەنگە دەنگی مۆسیقاوشت ئیتر هەر تەواو بێتاقەت بین خێرا هەستین هاتینەوە.
کاریگەریەکانی پیسبوون بە ژاوەژاو لەسەر تەندروستی مرۆڤ دابش دەبێت بۆ 4 ئاست. ئاستی یەکەم لە نێوان 40 بۆ 50 دیسیبڵ. ئەم ئاستە دەبێتە هۆی کاریگەری و پەرچەکرداری دەرونی وەک دڵەڕاوکێ و ڕاڕایی. ئاستی دووەم لە نێوان 50 بۆ 80 دیسیبڵ دەبێتە هۆی دەمارگیری و ئازاری زۆر لەسەردا و کەمتوانایی لە کار و نەمانی تەرکیز و بینینی خەونی ناخۆش. ئاستی سێم لە نێوان 80 بۆ 100 دیسیبڵی دەبێتە هۆی کاریگەری لەسەر کۆئەندامی بیستن و ڕوودانی شڵەژان لە کۆئەندامی دەمار و دڵە کۆئەندام. ئاستی چوارەم زیاتر لە 100 دیسیبڵی دەبێتە هۆی ئازاری بەردەوام لە کۆئەندامی بیستن و شڵەژان لە دڵە کۆئەندام و سووڕی خوێن. بێگومان کەم تا زۆر جێبەجێ کرێ بەڵام لە شوێنی تۆمەحمان نییە و ئەوەشی کە پێویستە جێبەجێکە تەمان ڕێنمایەکە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەیە واتە ژینگە وەکو دەستەیەکی چاودێر بەسەر کار و چالاکیەکانی مرۆڤەوە کە بێتە هۆی سەرچاوەی پیسبوونەکان بۆ یەکێک لەوانە ژاوەژاو بوو پێویستە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان و دەستی پاراستن و چاکردنی ژینگە هەستێ بە چاودێریکردنی ئەم جوارە پیسبوونە. بەڵام بەداخەوە بەهۆی کەمی توانای مرۆیی و هەروەها توانای با بڵێن ئامێرەکان و هەروەها بەرفراوانی ڕێنماییەکە بۆ چاودێریکردنی ئاستی ژاوەژاو لە سەرجەم پارێزگاکان و شوێنە حکومیەکان و باخچە و کارگەکان و ئەمانە پێویستی بە ستافێکی باشەیە و هەروەها لەگەڵ پێویستی بە تەکنیکی تازە هەیە بۆی بەردەوام چاودێری ئەمە بکرێت و نەخشە ڕێگایەکی ژاوەژاو دابرێت کە بەردەوام لەژێر چاودێری و مراقبێ با بڵێن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و فەرمانگەی ژینگەی پارێزگاکان نابێ. بڵێ بێگومان ئێمە لیژنەمان هەیە تەوان لیژنەکانمان کۆمەڵێک لیژنەمان هەیە لەو لیژنانە لیژنەی چاودێری بە دەواداچوونمان هەیە لیژنەی پرۆژەکان لە کاتی پێدان و نوێکردنەوەی مۆڵەت بە تایبەتی مۆڵەتی مۆلیدەکان لەم کاتەیە هەموو ساڵێک کاتێکە یەم بۆ فەرمانکەماوە بۆ وەرگرتن و نوێکردنەوەی ڕزامەندەکەیان یەکێک لە مەرجەکان و کەشفەکان کە بۆیان کرێ ئاستی ژاوەژاوە واتە بێ ئاستی ژاوەژاویان لە 65 دیسیبل تێپەڕ نەکە ئەو کاتە مۆڵەتەکەیان بۆ نوێ ئەکرێتەوانێت طبعاً لە نزیک مۆلیدەکە و لە دووری مۆلیدەکەشتا بە تایبەتی ئەو شوێنانەی کە نزیکترین ماڵ لێوەی پێوانەکە وەرەگیرێت بەنسبەت کارگەکانەوە بێگومان ئەوش بە هەمان شێوە کاتێکە بە دوواداچوونی بۆ کرێت لەلایەن با بڵێن لیژنەکانی بە دوواداچوونەوە بە هەمان شێوە ئەوانیش ئەو جیازانە ئەبن کە ئاستی ژاوەژاوی پێکرێت لەبەرەوە ئەو شوێنانی کە ژاوەژاوی تیاوێ ئاگداریانەکەنەوە کە بێ پێویستە ئاستی ئەم ژاوەژاوە کەمکەنەوە بۆ ئاستی ڕێگە پێدراو و هەروەها بۆ بەنسبەت هەنێک شوێنیشمان هەیە وەکو هۆڵ و ئەو شوێنانە ئێمە نوێنەری فەرمانگەی ژینگەمان هەیە لە قامقامەتی سلێمانی ئەوش بە هەمان شێوە لەگەڵ لیژنەکانی ئەوانە دەرچوونیان هەیە بۆ ئەو شوێنانەی کە ژاوەژاو بە تایبەتی با بڵێن ئەو کافتریا و شوێنانی کە ئاهەنگی تیا ئەکرێت لە نزیکی ماڵەکانەوە زۆرجار ماڵەکان با بڵێن سکاڵایان هەیە و سکاڵای بەرزەکەنەوە بۆ ئەو لیژنایە خود بۆ فەرمانگەی ژینگەی سلێمانی ئێمەش وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی یاخود وەکو لیژنەکەمان لە قایمقامێت ئیجراعاتی خۆیان بەرامبەرەکرێت و ئاگداریان نەکرێتەوە بۆ کەمکردنەوەی ئاستی ئەو ژاوەژاوە بۆ ئاستی ڕێگە پێدراو. لە ناو کوردستانێکێکە کێشەکانی ژینگە ژاوەژاوە یاخود ئەو دەنگەدەنگەیەکە لە دەوروبەرمانە هەیە و من باوەڕم وایە نەکرد لە کوردستان لە هەر شوێنێت جێپەنجە و جێدەستی مرۆڤی پێگەیشتی بێت لەو جێگەیە یا کێشەی پیسبوون دروست بووە و دەنگیش لە زمانی ئەوانایە
بەگوێری ئەو توێژینەوەی کە ساڵی 2007 لەو بارەیەوە کردومانە نموزەجی شوێنی ئێمە شاری سلێمانی بووە لە ناو شارەکەمان دابش کردو بە چەند زۆنێکەوە یەکێکیان ناوچەی نیشتە جێبوونەکانە بەشێکیان ناوچەی CBD-ە ناوجەرگەی شارەکەم ناوچەی بازرگانیە نموزەج ماوان گرتووە لە ناو باخچەکان لە شوێنێکی ئارام و هێواشە بەگوێری تەمان و شەقامەکانیش بەگوێری و دەرەنجامی کە لە توێژینەوەکە پیگەیشتوین ئێمە ناو شاری سلێمانی و تقریبن بە ئامی ئەو نموزەجانی کە وەرمان گرتووە دەنگەدەنگ لە ڕۆژە لە ئاستی ستانداردی زۆر زیاتر تێپەڕانوە تقریبن ئەگاتە نزیکەی 96 دیسەبڵ لە ناوجەرگەی شارەکانە و لە نزیکی ئۆتۆمبیلەکانە و سەرچاوی سەرەکی دەنگ ئۆتۆمبیلە لە ناو شارە کێشەی شاری سلێمانی بەتەنها ئەوە نییە کە ڕێژێکی زۆر ئۆتۆمبیلی تایە کێشەکە لەوایە لە ئێوارانە بە تایبەتی سەرشەقامەکان زۆر بەڵغە بن و بەیان زوش کە خەڵک ئەچێتە دەرەوە بۆ شوێنی کارەکەی ئۆتۆمبیلی بارهەڵگرت زۆر لە داخلی ناو شارە بێت تقریبن ئێمە لە ناو شاری سلێمانیا گرفتەکەمان ئەوەیە کە ئەو شەقامانی کە هەمانە شەقامی هێڵی خێرانین بسرێنەوە بە دەرەوەی شارەکانە تەنها ئەوانن کە جارێکی تر دیسانەوە بۆ ڕێگایەکی زۆر سەرەکی داخلی ناو شارە بنەوە یعنی ئەوان بۆ خۆی پلانی شارەکە یاخود باڵی ماستەر پلانی شارەکە و ئەو دیزایانی کە دانراوە بۆ شارەکە هاوکار نەبووە لە کەمکردنەوەی دەنگە بە تایبەتی لە ڕووی ئەوەی کە تۆپۆگرافیایەکی بەرزونزمێکی زۆری هەیە دائیمەن ئۆتۆمبیل لە ناوچە لەو ناوچانیان کە لە ناوچەی نزمەوە ئەڕات بەرەو ناوچەی بەرز پێویست ڕێژەی دەنگەکەی دوو هێندە زیاکات بە گوێری بەرزبوونەوەی لەو ئاستەیەکە چنێک لە ئاستی ڕووی دەریاوە بەرز دەبێتەوە جارێکی کە و لە ناو کۆڵانەکان بە ڕۆژ تا ڕادەیەک ئارامە بەڵام هیچیان ئەو ئارامە نین کە بگاتەوە ئەو ئاستی کە ئارامی بۆ ماڵەکان دابین بکات و گرفتی ئەوەش جارێکی تر بۆ بەستراوەتەوە کە ئێمە نەمانتوانیوە ستانداردێکی تەواوەتیمان هەبێت لە ڕووی بیناسازیەوە بۆی بتوانین هەم پلەی گەرمی ناو ماڵەکانمان بۆ بپارێزە لە زستانیش و لە هاوینیشە پێویستمان بە وزەی کارەبای زۆر نەبێت لە هەمان کاتە بیناکسازیەکانیشمان هاوشێوەی یەکترینە. هەر لە ناو توێژینەوەکەیە ئێمە ئاماژەمان بە ناوچە سەوزایەکانداوە کە ئاستی دەنگی چەندێکە ئەوەی کە تێبینیمان کردووە تەبعاان بۆ نمونە هەل ناو نموزەجێکمان لە ناو پارکی ئازادیەوە گرتووە سێرەکەین جیاوازی هەیە لە نێوان ئەو ناوچانی کە ناوجەرگەی پارکەکەیە لەگەڵ ناوچەکانی کەناری پارکەکە کە نزیکی شەقامەکانن کە ئاستی دەنگ لە سەر و 60 دیسەبڵەوەیە واتە هەر کاریگەرە بە هۆیەکانی گواستنەوە جارێکی تر لەو شوێنانەیە لە ناو پارکی دایکە نموزەجی کەمان نمونەمان وەرگرتووە سێرەکەین ناو پارکی دایک ڕاستەش پارکەکە خۆی زۆر گرنگە لە ناوجەرگەی شارە ڕوبەری سەوزاییت هەبێت بەڵام وەکو ئارامی وەکو ئەوەی کە چەندێک دەنگە دەنگیتیایە بە هیچ جۆرێک ئەو ناوچێش لە ڕووی ئاستی ستانداردانیە بۆی کە وا بکات کە ئارامی بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە این کەسێک ماندوو هاتوانێت هەر لە بازارەوە ماندووبوون و هیلاکی خۆی لەوەیە بڕەوێنێتەوە بەڵام بەداخەوە لە ڕووی دەنگە دەنگ و لە ڕووی ئەو ژاوەژاوی کەتیایەتی نەتوانراوە دەستەبەری کەشێکی ئارام بکات بێگومان ئەم کوردستان و ئەو نموزەجەی ئەمە بەمانگرتووە لە شاری سلێمانی بێگومان ئەم نمونەی ئەم توێژینەوەە لە شارەکانی کەی عراقی شاکراوە ئەوانیش هەمان کێشە و گرفتیان هەیە ینی لە هەموو دنیای ئەم کێشەیە هەیە بەڵام گرنگ ئەوەی چۆن ئەتوانین چارەسەری ئەم کێشەیە بکەین ئەمە نمونەیەکی زۆر دیارە ینی تۆ هەر کەسێکی ئاسایش بێتە ناو سروشتەوە تەواو ئارامیت پێ بەخشە لە ڕووی ئەو دەنگە دەنگەی کە لەو جێگەیە هەیە بە پێچوانی ناوجەرگەی شارەکانەوە هەر ریکۆردەکەی بەڕێستان دەرێ خات کە ئێمە لەویا لە چ سترێس و هیلاکیە کابووین تۆ زۆر جار وەکو ئاماژەم پێەیە ئەو دەنگ هەڵبڕینی لەویا پێویست بێتین من لێرەیە پێویستم پێی نییە لێرەیە هەز بە ماندووبوون ناکەم هیلاک نابم کاتێک قسە لەگەڵ جەناب تاکەم طبعاً کێشەکانی ژینگە فراوان و هەمە جۆرەوە و چارەسەرەکانیشیان لە زۆر لایەنەوە ئەتوانی تۆ کۆنتترۆلی بکەیت من ئەوەنی کە ئیبینم لە مەسلەی پیسبوون بە دەنگە چۆن چارەسەر ئەکرێت ئەوەیە کە ئێمە دوو لایەنمان هەیە لایەنێکی چارەسەرکردن بەدەست حکومەتە حکومەت لی بەرپرسیارە چۆن جارێت چۆن هەممی ببێ بەم مشکلەیە ینی ئەو ببێ بە خەمی کێشەی دەنگە دەنگ و لایەنی دومیان تاکەت چونکە تاکە کەسیش بەرپرسیار لە دروستکردنی ئەو دەنگانە بۆیە هەندێکیان پەیوەدی بە حکومەتەوەیە هەندێکیان بە تاکەوە ئەوەی کە حکومەت لی بەرپرسیارە دایمەن ئەتوانێت لە ڕێگەی یاسا و ڕێنمایەکانەوە کە هەیە بتوانێت بیان خاتە بواری جێبەجێکردنەوە ڕاستیەکەی ئەوەی کە هەیە ڕێنمایەکی جوانە ئەگەر جێبەجێ بکرێت
ئەو ڕێنمایش پێویستە ستافێکی باشی بۆ دابین بکرێەوە ئەو جیازانی کە هەیە دابنێ هەندێک جیاسەیە لە شوێنەکان سابتە بێ دابنرێت و چاودێری بکرێەوە با بڵێن ڕوانگەی کوردستانی بۆ چاودێریکردنی ژاوژاو دابرێت. دروستکردنی خوێندنگە و زانکۆکان دوور لە ناوچە ژاوەژاوەکان. خاڵێکی کە ئەوەیە کە بۆ نمونە تۆ یاسایەکە هەبێ بۆ قوتابخانەکان پابندیان کەی بەوەی کە هەرچی هۆکارێک کاریگەری هەیە لەسەر زیادکردنی دەنگ لەو قوتابخانەیانە کەمیکەیتەوە. چاکردنەوە و نوێکردنەوەی ساڵانە بۆ ئامێری کارگەکان. ڕێگەنەدان بە دروستکردنی کارگەی بچووک و دانانی ئامێرە دەنگبەرزەکان لە گەڕەکەکاندا. کارکەن لەسەر جیاکردنەوەی سێکتەرەکان و بزانن مووقعی هەر شوێنێک هەر بینایەک بە گوێری گونجاوی و کەمترین دەنگ لەکوێ ئاگات بەو شوێنە. ڕێگریکردن لە فرۆشگاکانی سیدی و کاسێتەکان بە بەکارهێنانی بڵندگۆ لە دەرەوەی دوکانەکانیان. دیزایانی شەقامەکان هەوڵ بدرێت لێژەکی یاک بە جۆرێک کەم بکرێتەوە کە زۆر پێویستی بە زەختی ئۆتۆمبیلەکان نەبێت. قەدەغەکردنی بڵندگۆی دەستگێڕەکان لە کۆڵان و شەقامەکان. وە چواردەوری شەقامەکان زۆر گرنگە نەکرد شەقامیانی سەرچاوی دەنگ لە کوا بوون تۆ توانی بە درەخت چواردەوری بگریت. گۆڕینی میکرۆفۆن و بڵندگۆکان بە سیستەمی نوێی بیسەر. بۆ کەمکردنەوەی ئەمە زیاتر ئۆتۆمبیلی نوێ یاخود هۆکاری گواستنەوەی نوێ بەکار بێت لە جیاتی ئەم ئۆتۆمبیل و هۆکاری گواستنەوە کۆنان. لابردنی دەنگی نەشازی ئۆتۆمبیلەکانی پۆلیس و فریاکەوتن و ئاگرکوژێنەوە بە بەکارهێنانی تیشکی سەوز و سوور و شین. دروستکردنی سەقفی بیناکان بە شێوەیەک دەنگ نەداتەوە و ئاستی دەنگەکە کەم بکاتەوە. سەری شەقامی بازنەی مەلیک مەحموود کە بە چواردەورە بینای بەرزێ ئەم بینایانە نەک دەنگ هەڵنامژن ئەسڵەن دەنگدانەوە دروستەکان جارێکی. نەهێشتنی دیاردەی چەکداری و تەقی خۆشی، باشکردنی ڕەوشی فڕۆکەخانەکان و دوورخستنەوەیان لە شارەکان، ڕێخستنی هاتوچۆ و چاودێریکردنی کاری بزوێنەری ئۆتۆمبیلەکان و باشترکردنی چۆنێتی کارکردنیان، قەدەغەکردنی هۆڕینی هەوایی و دیاریکردنی کاتەکانی بەکارهێنانی هۆڕنی ئاسایی، فراوانکردنی شەقامەکان بۆ کەمکردنەوەی دیاردەی قەرەباڵخی تا شۆفێرەکان ناچار نەبن هۆڕن بەکار بهێنن. نزیکی شەقامەکان و بیناکان لە یەکتری وای لێ کردووە ئەم دەنگانە هیچ منفەزێک نییە بدوورکەوێتەوە بۆی بە هیچ وەسیلەیەکیش نیە ئەم دەنگانە بۆ خۆیان ئیمتیساسکەن بۆ خۆیانی بمژن ئەم دەنگانە. ئەوانی کە ئەکوێتە سەر تاکە بە تایبەتی بۆ نمونە کەسێکت هەیە فەرمانبەرێکە لە محەڵتەیەکی کارەبایە لە وێزگەیەکی کارەبایە دەنگێکی زۆر و بەردەوامی تایە ئەتوانێت گوێپارێزی بۆ دانراوە بەکاری بێنەوە بێ خۆی ئاگاداری لایەنی تەندروستی خۆی بێت چونکە بە گوێری ئەو داتانی کە وەرگیراوە بۆ نمونە ئەو کەسانی کە بۆ ماوەی زیاتر لە 8 کاتژمێر ڕۆژانە لە دەنگەدەنگەکان لە 85 دیسەبڵ سەر و زیاترە زووتر تووشی گوێگرانیە بن لە تەمەنێکی زووترە تووشی گوێگرانیە بن چونکە ئەمانە تەراکومات یعنی بە کەڵەکەبوون بە تێپەڕبوونی کات کاریگەریەکانی دەرەکەوێت مەرجنیە دەنگەدەنگ تەنها دەنگێکی ئاسایی بەردەوام بێت جاری وایە دەنگەدەنگ دەنگێکی کتوپڕی کورتە کە زیانی گەورە ئەگەێنێ بەگوێی ئەو کەسانە و ئەمە ئەو کەسانی کە گوێپارێز بەکار نایەن سێرەکەین لە ماڵەوە زۆر جار مەزاجیان نییە لەگەڵ ماڵ و مناڵ و خێزانەکەی خۆیانە ماندوو ئەبن لەو شوێنی کارکێتەوە بۆ ماڵەوە سێرەکەی توانای چوونە دەرەوەیکی ترینی جگە لە تاکپارێزی بە هەمان شێوە چارەسەرەکان زۆر جارەکەوتە سەر هۆشیاری تاک یعنی ئەوەی باسیەکەین ئەوەیە کە هۆشیاری تاک چەندێکە لە ڕووی درکردنی بە کێشەی پیسبوون بە دەنگەدەنگەوە جاری وایە ئەچنە شوێنێک سروشتێکی جوانی هەیە شوێنێکی ئارامە بەڵام بڵندگویەک بەکارێنێت چواردەورەکەی خۆی بێزارەکە تاوەکو 2 ڕۆژ ئەو کەسە خۆی تووشی ژانە سەرێکی زۆرە بێت ئەمە ئەکەوێتە سەر هۆشیاری تاک ڕاستە سێرانگاکان بە تایبەتی حکومەت ئەتوانێت لێ پێچینەوە بکە ئەتوانێت کۆنتترۆلیکە بە یاسا ئەمانە هەمووی جێبەجێکات بەڵام تاکیژە بێت هۆشیاری ئەوەی هەبێت کە ڕێز لە ئارەزوو ویستی کەسانی دەوروبەری خۆی بگرێت تەنانەت لە ماڵیشەوە ینی ئەبێت دیزایانی ماڵەکان بۆ جۆرە بێت کەمترین دەنگ لە ژوورەکانەوە بچنە دەرەوە بەشدار بێت لە بۆ دەنگێکینی چێشتخانەکەتە مەرجنی ئەم دەنگە بگوێزرێتەوە بۆ ژووری میوانەکەت مەرجنی هەمان ئەم دەنگە بگوێزرێتەوە بۆ ژووری نووسنەکەت بەڵکو بێت بە جۆری دیزاین کرێت ئارامی هەر جێگەیەک شوێنی ئارامی خۆی پێ ببەخشێت تاوەکو بتوانین ببێت بە شوێنێک کە بەڕاستی حەوانەوەت پێ ببەخشنەوە ماڵەکان هۆشیاری تاک بۆ ئەوەی کە دووبارە کەسێکی هۆشیارت هەبێت لە ڕووی پاراستنی ژینگەوە ئەوەیە زۆرجار ئەو ئۆتۆمبیلانی بەلام کۆڵانەکانە ئەگەڕێن بەرپرسیارن لەو فەوزایی کە دروستێکن لە کۆڵانەکانە بەڕاستی یعنی کەسانێک هەن
بە بەردەوامی بڵندگۆکان لەناو کۆڵانەکانە ئیشەکات بۆ فرۆشتنی غازە بە فرۆشتنی کەلوپەل و سەوزەوات و خواردەمەنی ڕۆژانەیە ئەمانەش تاگلی بەرپرسیارە. ئەشێت یعنی خەڵک هۆشیار بێت تەنانەت دانیشتوانیش هۆشیار بن لەوەی کە ئاگاداریان بکەنەوە کە ئەمە هۆکارێکن بۆ دروستکردنی دەنگەدەنگ لە کۆڵانەکەیانە یاخود بێزاریانەکەن خەڵک هێنە خۆشی هەیە لەناو ماڵەکەی خۆیان. هۆشیاری تاک زۆر بربڵاوە یعنی زۆر لایەنەگرێتەوە ئەتوانێت مامۆستایەک لە قوتابخانەکەی خۆی و دەست پێ بکات لە ڕێگەی ئەو زانیاریانی کەیەتی لەسەر کێشەی دەنگەدەنگ ئەتوانێت خوێندکارەکانی ئاگادار کاتەوە ئەتوانێت مامۆستا هاوڵەکانی ئاگادار کاتەوە. ینی ئەمە بێ بە کەلتورێک لە ناو کۆمەڵگای ئێمەیە تاوەکو بتوانین هەمومان بیر لەوە بکەینەوە چۆن ژینگەکەمان بپارێزین لەو دەنگەدەنگ و فەوزایی کە تایەتی. هەر زۆر نمونەیەکی زۆر بەسیتە سادە و ساکار لەو بارەیەوە پێ بڵم بۆ کاتێک کە تۆ چیتە ناو بازار ئەتوێت کەلوپەلێک بکڕیت لەواچێت لە ناو سنتەری شارە کە باسم کرد کە بەشێکی توێژینەوەکەمان لەوەیە کردووە طبعاً من هەندێک لە توێژینەوەکانم بخسۆتە ناو وەرگرتنی نمونەکانم بخسۆتە ناو جەرگەی بازارەوە کە کەسانێکی زۆرتیایە هاوارەکەن یعنی چەند کەسێک پێکەوە هاوارەکەن بۆ ساخکردنەوەی کاڵاکانیان لەوانەیە یعنی ئەمە شتێکی زۆر ئەتوان بڵێم سەرنجڕاکێشە لەبەری سەرنجڕاکێشە لەلایەنە خراپەکەی و لەلایەنە باشەکەی ناچکەم هەموو کەسێک لە ئێمە کە ئەچێ ناو بازار ئەو کەلوپەلانی ئەمانەوێت ئەی بینین سەرنجی من ڕناکێشە بۆەوەی کە هاوارەکە لەواچێ هۆکارێک بۆ دوورکەوتنەوەی من و تۆ لەوەی کە شتەکەی لێ نەکرین. اینجا ئەمە یەکێکە لە ئەو ناهۆشیاری کە هاوڵاتی هەیەی لەسەر مەسەلەی پاراستنی ژینگەکەی. مرۆڤایەتی قوربانی دەستی ئەو پێشکەوتنەیە کە زیاتر لە بواری مادیدا بەدەستی هێناوە لەسەر حسابی سروشت و دواکەوتنمان لە بواری زانستەکانی ژیاندا. ئەگەرچی ناتوانرێت بە ڕەهایی کێشەی پیسبوون بە ژاوەژاو کۆنتڕۆڵ بکرێت، بەڵام دەکرێت هەوڵی بەردەوام بدرێت لە پێناو کەمکردنەوەی هۆکارەکانی ئەوەش بە گرتنەبەری ڕێگای ئەندازەیی و تەکنیکی و ڕێخستن و پەروەردەیی و کارگێڕی و یاسایی دەبێت.